هەواڵ هێژە سلااوڕێز هێویدارم هون هەمی باش بن ساغ و سەلام مەدبن ئەم دە ڕۆژێکی دانا ژالیەکی پێواژەیەک لە تورکیا دەناوبەرە کورد و تورکیا دەست پێ دیکە ئانجی دەست پێ ناکە ئەمووی نیقاش دەکەن دە هەمان دەمێدا ئیدی هێژی داخوایانیا وەزیرێ دەرڤێ یان و یا ئیسرائیلی و دگوت ئەم دەوێت تەکلیان بە نەتەوەیە کوردڕە چێ بکەن ئەوژی هێژی دە ڕۆژەوێدایە لێ ڕۆژەوێندنێ جار ناجار تێنژ بیرکردن یەک جوانەژی دەوڵەتە تورکیا یعنی لە ئالیەکی لە بەندەیە ئانجی لە هێویە ئانجی هەوڵ دەدا و دەست بە پێواژەیەکی بکە ئەم هێژی نەکارن ناو لێ بکەن ئەو پێواژۆ چییە و دەست پێ دکا دەست پێ ناکە ئەنجام وەردەگری ئەنجام وەرناگری ئەم هێژی وی نزانن لێ لە کەلەکێویدا ئەم دەبینن دەوڵەتە تورکیا لە عراق هێژی هێدی سیاسەتا خۆ دەگۆڕینە یەک جوانەژی هەوڵدانە دەوڵەتە تورکیایە بکو تەکلیێن خۆی خراپ بە یەکێتیێرە ژنوشکیوە بەرچاوان دەرباز بکە دەمەکە لە بەغدایدا بە تایبەتیژی بە ناو بژیوانکاریە سەرۆکێ ئاساییشە نیشتیمانی یا عراقی قاسم ئەلعەزرەجی دەناوبەرە بافێڵ تاڵابانی و هاکان فیداندا ناو بژیوانیەکی ئەم دەبینن ئەف پڕ لە چاپەمەنیان دەبک و خویانەکە لێ تشتێکی وسا هەیە هەروەکی هون دەزانن مەها ئەیلولێ دابوو سەرۆک ئیستیخباراتە سەرفەرمانداریە گشتی یا بەرێ یا دەوڵەتە تورکیایە ئیسماعیل حەقی پەکین لە تەلەڤیزیۆنێکیدا ئەس باوەڕم تەلەڤیزیۆنە خەبەر تورک بوو لە وەردائیدی بە ئاشکرا تەهدیدێک لە بافێڵ تاڵابانی کرد یعنی گوت دەوڵەتە تورکیا دکارە ئاژی دەوێ و بافێڵ تاڵابانی تێرۆر بکە با ئاشکرا تشتێکی وسا هات گوتن و وێ دەمێ ئەم لە بەندێ بنک و یەکێتی بەرسیف بدێ لێ دیتنامە وێ دەمێژی بەخوا وسا بوو یعنی من بە هەواڵێن دەردۆری یەکێتیێرە ئەو دیت ناخۆشی پارڤە کرد من گوت یەکێتی گەرەک تەنێ بەخۆ بەرسیف نەدا یەکێتی گەرەک حکوومەتە عراقی بخێ دەوری یعنی ژ بۆی و یەکێتی ئانجی بافێڵ تاڵابانی سەرۆکێ پارتێکی عراقیە و دەدەمێکیدا و تورکیا دەبێژە عراق وڵاتێکی گرنگە ji بۆی ما ئەم گەرەک کۆریدۆرێکی ئابووری تێدا ئاوا بکەین مەسلەیە ئاسایش هەیە مەسلەیە ئاوێ هەیە لە گۆڕی وان مەسلەیە تێرۆر هەیە دەمەکی وسادا یعنی ئەم لێت نەڕم هەگەر و ئەم مەسلەیە بازرگانیە پترۆلیژی بخەن سەر دەستی تورکیا وەک بەرێ لە هەمبەری عراقی درێژنینە بێگومان عراق سیاسەتێکی وی هەیە من بەرێ داژی گوتیا سیاسەتاوی پرجارنا کێم لەسەر تێ ڕاوەستاندن لێ سیاسەتاوی و ئەم بێژن هەنێکی گرنگیدا ئاساییشە تورکیایە لە مەسەلەیە پەکێکدا زەیدەتر گرێداییە یەک تشتی بوو ئەوژی کارتە تورکیایە لە دەستی پەدەکێ دەربینە پەدەکەی لە دەستی تورکیای دەربینێ پەدەکەی زێدەتر بکشینە ئالیا عراقی یعنی تورکیای ڕاگۆت تشتێک و پەدەکە شتەڕا دکە ئە زێدەتر شتەڕا بکەم کاهون وەرن بە من ڕائەو بکەن ئیتیفاقێک بە دەوڵەتە تورکیا ڕ ئەنجامدا لێ ئەو ئیتیفاق هێژی مرۆڤ دەبینێ تشتێکیوی یعنی خویانینە دەگوتن ئەم کلیتە ئۆپەراسیۆنێن ناولێکردن ئۆپەراسیۆنە کلید ئەمێ کلید بکەن ئەو مەها یازدەهەیە بە نیوی بوو داوی لێتێ هێژی کلید قەپات نەکردە دە هەمان دەمێدا مەسلەیە کۆریدۆرێژی ڕاست پاردن سبێ و دووز بێ و ساڵێکی دنێ 10 ساڵی دنێ ئەوژی پێکتی پێکنایی گرێدایە جیۆپۆلۆتیک و هاوسەنگیان سیاسی دەدەمێ پێشدا بە تایبەتیژی گافاک و دۆناڵد ترامپ هات سەردەسەڵاتداریە و لە ڕۆژهەڵاتە ناویندا نەخشەیەکی سیاسی چاوا پێکتێ لە گۆڕی من گرێدایە وەیە و دە هەمان دەمێدا ئەو کارتە ئاڤێ هەنێکی سەکنات و تورکیا لە هەمبەری عراقی دەخەبتان ji بۆی و ئەڵلقەیە هەری لاواز خاڵی هەری لاواز یا عراقی ئاڤ لە هەمبەری تورکیای وەکی خاڵێکی دنەی لاواز یا عراقی لە هەمبەری تورکیای قەت نینە ما ئەو یەک دیتن و دەمەها دەvێ مەهێدا یعنی سێ ڕۆژ بەریانە دە پازدەیە vê مەهێدا مە دیت vê جارێ هاکان فیدان و فایق زەیدان لە ئەنقەرەی جڤیان فایق زەیدان کیە فایق زەیدان فۆنکسیۆنێکی پڕ گرنگ هەیە سەرۆک دەستەیە سەرۆکێ ئەنجومەنە مەجلیسە بلند یا دەستەیە دادوەریە عراقیە یعنی ئەو بڕیارێن کو لە عراقی هەری داویێ دەردەکەون هەری داویە ئیمزا لە بن تێداین بە قەڵەمێ فایق زەیدانڕە
دداویەدا تێن ئەرێکردن لۆ ماژی پرپەرگرنگە ما دیدکو ئەو بە هاکان فیدانڕە جڤە ئەو لە گۆری ئاگاهیەن و من گرتنە احتیمالێکی مەزن هەیە گرێدایە vەیەکێ بێک و یەکێتی دەمێ پێشدا دەمێ بورتیدا لە ڕێکە قاسم العەزرەجی و لە ڕێکە سازیە دادوەریە عراقێ شکایەت لە تورکیا کرد حتاکو قاسم العەزرەجی هەکەن فیدانڕا گوتبوو هەگەر کو هون وێ پرسگرێکی چارەسەر نەکەن و ئەو یەک بەردەوام ببن ئەم ئامادەنە بچن نەتەوێن یەکبوویش و ئەم ئامادەنە تەکلیەن خوا بە تورکیایێڕا هەنێکی لاواستر بکەن یعنی تهدیدێکی وساژی کردبوو ئێ بێگومان تورکیا دەڕەوشێکی وسادایەک و سیاسەتا خۆی بەرێ وەک من گوت بەرچاوان دەرباز دەکا هەم لە هەندر هەم لە دەرڤ و دا هەمان دەمێداژی مەترسیەن دەوڵەتە تورکیای هەنا کو دەمێ پێشدا لە ڕۆژهەڵاتە ناوین چ چێ دەبێ چ چێ نابێ بێگومان نەتەنێ دەوڵەتە تورکیا کەسژی نزانێ ینی چ دەبە ji بۆی کو ترامپەک لە پێشیامەیە و ئەم گەلک ئەم فکرێوی نابینن دەمێ پێش چ دیکا چ نەکە ئەم نابین ئەم هێوی دیکەن ئەو ترامپا بەرێ نەبێ و لە دەردۆرێویدا شێورمەند و مؤسس نیزامێکی جوداتر هەبێ و ترامپ بکارەبن لە جێیەکیدا قفڵ بکەن ینی فلتەر بکەن و نەکارەبە بە تەلەفۆنێکی بە ئیمزایەکی هەر تشتی سەر و بن بکە بە تایبەتیژی لە ڕۆژهەڵاتە ناویندا دە هەمان دەمێدا یعنی احتیمالێکی هەری مەزن دیسەنجی دەبێژم احتیمالێکی هەری مەزن بێگومان ئیسرائیل تشتێکی دەخوازە لە احتیمالە هەری مەزن لە هەمبەری ئیرانێژی احتیمالێکی پڕپڕ مەزن هێژ بۆی و ئیران لە بەنداوەیەکی نینە بەڕاستیژی هێرشێکی بکێ سەر ئیسرائیل ئاژیژ نەهاوشون بە پڕ ئیسرائیلێ بێشینێ هاتنە حکوومەتە مەسعود پزیشکیان و گەلک تشتێن دەنێژی ینی بەرسیفدانە ئیسرائیلێ بەرسیف نەداین گاواک و پڕپڕ مەجبور دەبە بەرسیف دەدا گاواک و بەرسیف دەدا ئەو بەرسیفداین وسا دەبەک و يعني باندورێکی پڕپڕ مەزن نەبە حتا بەرسیفدانە ئیسرائیلێژی لە هەمبەری ئیرانێ وسا خویا دکاک و هێژی لە هەردوو ئالیان هێڤیەک هەیەک و ئەو بە هەوڕا سازەشێ بکەن سازانێ بکەن دەمێ پێشدا ئیران و ئەمریکا سازانێ بکەن وێ دەمێ هەم تورکیا هەمژی کورد بەڕاستی یعنی ئیسرائیلێ زێتر ئەمریکای زێدەتر دەخوازن وێ هافسەنگیە بەرچاوان دەرباز بکەن ji بۆی و ئیران لە ئیسرائیلێ زێتر نێزیکی کوردانە ئیران هاف سنوورە بە کوردانڕا لە ناوە ئیرانێدا نێزی 10 حتا 15 میلیۆن کورد هەنا و دە هەمان دەمێدا ئیران لە عراقێ و لە سووریایجی پڕپڕ بە باندۆرە ئەو یەک نایە وێواتای مرۆڤ حیساب بژێرانەکە دا هەمان دەمێدا تورکیاژی لە گۆری وێ یعنی هەگەر و ئەمریکا بە ئیران ڕاستازانە کرد وێ دەمێ ئەو تێوێ واتایە دەستی ئیرانی لە هەمبەری ئیسرائیل و لە هەمبەری عەرەبان پڕپڕ لاواز نابێ هێزێکی هافسەنگ چێ دکا ئەز لە کومەوێ دەمێ ئەز لە کومە لۆماژی بە ئاریەکی ڕا ئیرۆ دەخوازێت تەکلی خۆهنێکی بەرچاوان دەرباز بکە کوبەرێ دە شخصێویدا مەساژ دەشاندن ئیرانی ئەوژی بافێل تاڵابانی و یەکێتی نیشتیمانی کوردستانە لۆماژی خویا دیکە دەوڵەتە تورکیا نەتەنێ لە هەندور لە ناوخۆداژی لە ناوە تورکیایداژی لە بەندەیەک و دەمێ پێشدا سیاسەتا خوا هەنێکی دنێ بەرچاوان دەرباز بکە ئەم vêyekê îro nîşanên wî xuya dikin û min du argument ji wera anîn yanî yek Qasim el-Ezracî serokê asayîşa netewî ya Iraqê navbenkariyê dike di navbera yekêtiye û dewleta Tirkiye de di heman demê de sê roj beriya niha jî serdana serokê Meclîsa Bilind ya saziya dadweriya federaliya Iraqê ji bo Tirkiyeyê tişteke ku mirov dikarî devir de elaqeyekî bibîne heger na serokê saziyekî dadwerî çi dike bi hakan fîdara çi tekiliyekî çi dike çi gotûbêj dikin ehtimalekî mezin heye van yekana gotûbêj bikin loma jî berastî jî gelek carna li televizyonên Kurdan da li hinek kanalên Kurdan da dibînim qîro hawarek heye ku aman em xwe bigêjînin İsraîlê em tekiliyan pêra çê bikin ez li bernameyekî dinê de dixwazim henekî bi dûr û dirêjî yani ji dîrokê ve heta niha
تەکلیەن دەناوبەرە کورد و ئیسرائیلان چ قازانج بەخۆرا ئاینە چ زەرەر بەخۆرا ئاینە ئەزێڤانە هەمی بە ئارگومنت و بە بەلگە ئیسپات بکەم احتیمالە سبێ بەرنامەیەکی وسا پێشکەش بکەم لێ ئیرۆ من خواست ژوارا بێژم و دەوڵەتە تورکیا لە عراقیژی سیاسەتاخوا هێدی دگۆڕێنێ ئەوژی دەستپێکێدا دەوێ ژێ یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێ بکات ji بۆی ku یەکێتی یعنی دەوڵەتە تورکیا تشتێک و دخواست لە هەمبەری یەکێتیە نەکاری بوون ئەنجام بدە دەوڵەتە تورکیا دخواست بە ئابلۆقا ئەمبارگویە سەر باڵەفرخانەیە سلێمانیە یەکێتیە عەزیەت بدا یەکێتی بەرخۆدا بێگومان زەرێکی پڕ مەزندیت حتا نەهاژی دەبینێ گەلە کۆمپانیایان و لە باڵەفرخانەیە سلەیمانیەدا کار دەکردن گەلە کۆمپانیا و ئیهالا ئیفلاسکردن ئانژی لاواز بوون گەلە کارمەند هاتن دەرخستن ئەو هەمی ڕاستیەکەن لێ دیسانژی نەکاری بوو باڵەفرخانەیە سلێمانیە بە تەمامەتی بێکاریگەر و بێباندۆر بکە و پەک بخە دە هەمان دەمێدا دەوڵەتە تورکیا دەخواست لە کەرکووکێ والیەک بێ هەڵبژاردن کورد دەبە عەرەب دەبێت تورکمان دەبێت سونی دەبێت شیعی دەبێت لێ گەرەک یەکێتی نەبێ دەورداژی مەدید سەرکەتی نەبوو یەکێتی کاری بوو لە کەرکووکێدا والیەکی کورد ئاوا بکە ئەو دەوارێ سمبۆلی بەژی مەسەلەیەکی پرپر گرنگە ئەو دە هەمان دەمێدا لە هەڵبژارتنە بۆرتیدا بێجە تو ناو لێ دەکەی سەختەکاری ئانا ئەو تشتێکی دنیا بێگومان لە گۆری قەناعەتێ من لە ڕۆژهەڵاتە ناویندا هەڵبژاردنێکی سەد دۆڕ و دروست نینە یعنی ڕاستە دەوێ هەڵبژاردنێدا هەڵبژاردنێکی هەری باش بوو دەچواریدا دەوارێکیدا کوکی خواست دەنگی خۆدا کی خواست دەنگی خۆدا و کی خواست پرۆپاگەندەیە هەڵبژاردن بە سەربەستی کرد مەسەڵەن باخیل تاڵەبانی کاری بوو لە دهۆکی تحدای پەدەکێ بکە لە هەولێرە تحدای پەدەکێ بکە ئالۆزیەک وسا دەرنەکەت دەما هەڵبژاردنێ داژی ئالۆزیەک دەرنەکەت لێ دیسانجی ئەڤ نەگرنگە کیژان دەنگ دکەوە ناو سندوقی ئەف گرنگە کیژان دەنگ لە سندوقی دەردەکەوێ و ژگیرا دەردەکەوێ ئەو گرنگە لۆماژی مەدیت ینی هاوسەنگیە سیاسی و ساحات بوون عیارکردن و یەکێتی لە وردە 250,000 دەنگیوی زێدەتر بکە زێدەتر بکە یعنی بەوێ ڕەنگی و یەکێتی ڕاستە پەدەکە دەنگێ یەکی مینانین و تۆپ دەستی پەدەکێدایە لێ دیسانجی پەدەکە نەکارە بەبێ یەکێتی ئەو تۆپ باوێژە جەیەکی ji بۆی پەدەکە بەکیرە حکوومەتی ڕاچێ دیکە بەکیرە یعنی بە نەویان و نەکاری چێ بکە و نەویانوژی مەیلەکیوی نینە ئەس باوەڕم ji بۆی حکوومەتی پارتێندنێژی تێرێ ناکەن دەنگێندنێ لۆماژی تەنێ یەکێتی ئەو یەکێتیژی شەرتیوی هەنە دەورداژی مەدید ئەو تشتێک و تورکیا لە بەندێ بوو دخواست نەکاری بوو ئەنجام بدا لۆما یەکێتی وەک هێزێکی سەرەکە دیسا لە هەرێمێ مایە و دمینێ و لە پێشیا دەوڵەتە تورکیا شانسەک دنێ نەما یعنی سیاسەتە ئینکار سیاسەتە تهدید و ئێڕشن درۆنان خۆیان دکە ئەنجامەک وەرناگرێ و دەوڵەتە تورکیا مەجبور دەبە لە عراقێ هێدی سیاسەتە خۆی بەرێ یا کلاسیک بدێ گۆڕتن ئەم دەوێ بەرنمەیەدا بەوێ ڕەنگی لە داوی لێتینن بێگومان دەمێ پێش نیشانە نوێ زێدەتر دەردەکەون ئارگومنت و چاکانیان ویژی دەردەکەون ئەمە دیسا هەبرابن لە کەرەماخۆ بەردەوام بن لەسەر ئابۆنەکردن لایکردن پرسیارکردن کۆمنت نویساندن لەسەر کەناڵە یوتیوب یا هیوا خۆشنەوەدا حتا بەرنامەیەکردن سلااوڕێز دەم باش